لیره گرتیگاه آسایش گرمیانه و تنه د دما ساله که دا 88 کس به تهمت بکار اینان و بازرگانی کرن به ماده هوشبر آنکو مخدرات دوی زندان دا دمینن. لسادا هفته وان کسان که دوی گرتیگاه دا دمینن جزای وان جسه سالان کمتر نینه. از ذکر دیاره لسنوری خانقی بکارهنری ماده هوشبر زیاتره او وابسته بوی که خانقی زیاتر هاوسنور لگل وڵاتانی دراوسی هەروەها هاوسنورە زیاتر لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و خوارەوەی عێراقدا ئەو بە ئاسانی ڕەنگە لەوێ دەستیان بکەوێت. د زیندان آسایش گرمیان توشبوی به ماده هوشبر و تهمتبارن دی جهفدو نهاتنه وقتاندن. پرانیا وان کسین که هاتنه گرتن خلک ایران نه و جبوی سردان هاتنه دورا گرمیانه. تو تمنو چنده؟ 20 سالمه. 20 ساڵی خێزانداری وانە؟ بەێ چۆن ئاڵوودەی ئەم مادەی هۆشبەر بووی تۆ؟ لە ئیران کیشام ئەی تلیاخە وەسیخ و سنجاخ دی یعنی لە ئێران بەکارێنان و کێشان و شتانەی ئاسانە لەوێ حکومە سزای نییە بۆ ئەوانەی کێشن؟ چشت فەرەتیادی لەولا بە ئاسان دەستەکەوێت لە ئێران؟ بە ئاسان بەس چشت فرەگەنیگە. تۆڵی من لەیرە نەمکێشەوە بەڵام چۆن فەحسەکە لە خوێن تا دەرچووکە؟ ئەی من لە ئیران هاتمەوە دوو ڕۆ سێ ڕۆژ و گردنم دی فەحسەکەم لە ناو خوێنم بی. لەگۆر ئامارەکە ڕێخستنە خۆرتان لە سەدا هەشتێ مادەین هوشبەر ژە ئیرانێ ئینانە ناوچەیە گەرمیان کە ژە خانەقین مەندەلی سەعدیە و جالولا پێک تێت و دەگەل ئیرانێ هەف سینۆرن. لەگۆر ئاماران لە سەدا هەفتێ بەکارهێنەرên مادەین هوشبەر تەمەنێ وان ناوبەرە 16 حتا 25 سالیە دایە و 5 جوان جی توش بوونە. لە ناوچەی گەرمەسیەت مادۆژبەتەکان بڵاو بۆتەوە بەتایبەت لە ناوگەنجان بۆیە ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوە بە ئامادەبوو لایەنە پەروەردیدارەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. ئێمە وەکو یەکێتی لاوان لە ئەمڕۆ دەست دەکەین بە هەڵمەتێکی فراوان بۆ مادۆژبەتەکان لە ناوچەی گەرمەسیەت. کریستال و حەشیش جوان مادەین تەرسناکن کە ئینانە ناوچەیە ji ber ku bihaya wan giran e bikirê wan jî kêm e. Lê di hemberî wê de çend cûr heb, derzî û wexarin ku madeyên hûşber têda ne bikarînana wê zêde dibe ji ber ku qîmeta wan erzan e.